ساڵتان لەبێت لە بەرنمەیەکی تری ئەکس لەگەڵتان دەبم. ئەم جارە باس لە بانگەشەی هەڵبژاردن دەکەین بە تایبەت لەکوێ لە شاری سلێمانی. ئایا پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە چۆن خۆی ئامادە کردووە لە سنووری پارێزگای سلێمانیا؟ ئایا دەنگەکانی پارتی ئەم جارە زیاد دەکەن، ژمارەی کورسەکانی پارتی زیاد دەکەن، یان هەروەک خۆیان دەمێنەوە یانەوە تا کەمتریش دەبێت؟ لەسەرم بابەتانە گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەلی حوسێن بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە دەکەین. کاک عەلی بەخێر بێیت. سپاس. با لە لێدوانێکی پەرستانەوە دەست پێ بکەین. لەو چەند ڕۆژەی ڕابردووە دەڵێ بە باوک و باپیرانتان نەکرا و بە ئێوە منداڵەکانیشتان ناکرێت. بەستت لێچێتی؟ زۆر سپاس. طبیعی پسلااو بۆ بینەرانی خۆشەویست. بەخێر بێ. مەکتەبی ڕێکخستنی ئێمە مەکتەبی ڕێکخستنی سلێمانی هەڵەبجە ڕاپەڕینە. ڕێکخستنەکانی ئەو چوار لەقا مەکتەبی ڕێکخستن سەرپەرشتیان دەکات. زۆر باشە. ئامانجی ئێمە سلێمانی و هەڵەبجە بوو گوت. بەڵێ ڕاپەڕینەکە زیاد کرد. ئامانجی ئێمە ئەو پەیامە بووە کە چەند ڕۆژ ینی هەر پێش بانگەشەی هەڵبژاردن لە سلێمانی لە هەموو شاشەکانی ڕیکلام لە سلێمانی کۆتایی پێدەینین و ئەو دوایە نە هەر کۆتایی پێدەینین دەیڕوخێنین، ینی بە وشە دەیڕوخێنین. اینجا پەیامەکە کۆتایی پێدەینین و دەڕوخێنین بەڕاستی لەبێ لەوان بپرسین ئەگەر مەبەستیان کۆتایی پێهینانی ئەو پاشاگەردانیەی بی کە ماوەیەکی زۆرە لە سلێمانی هەیە، لێرە و لەوێ شاگردێکی چاخانەیەک دەکوژن، کەبابچێک دەکوژن، خەڵکێک دەڕفینن. ئەگەر ئەمە بیتن بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە. بەڵام ئەمە نییە. ئەگەر ئامانجیان کۆتایی پێهێنان بی کۆتایی پێهینانی پرۆژە خزمەت گوزاریەکانی ئەو شوێنانە بی کە پرۆژەی خزمەت گوزاری تێدا دەکرێت بە تایبەتی لە هەولێر و لە دهۆک و لەو شوێنانە ئەو ئیمکانیاتەی دارایی چ ئەوەی لە حکوومەتی هەرێم ئیمکانیاتی نەوتی بوو بە جۆرەی ژمارەی دانیشتوان دابەش دەکرا بۆ سلێمانی هەولێر دهۆک بۆ ئەو شوێنانە هەڵەبجە و سۆران و گەرمیان و بۆ هەمووی و ئەوەی لە بەغداش دەهات بە هەمان شێوە بە جۆرەی ژمارەی دانیشتوان بووە. ئیدارەی خۆجێی لەو شوێنە خزمەتی خەڵکیان نەکردووە. خزمەتی خەڵکیان نەکردو ئەو پارەیە ئەبێ لە خۆیان پرسن چی بەسەر هیچەتی خزمەتی خەڵکی تابع ئیدارەی خۆجێی ئەو شوێنە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕینی بۆ نمونە بەڕێز هەڤاڵە بوو بەکرا ئەو ئیدارەی خۆجێی یەکێتی نیشتیمانی کوردستانە، چکە ئەو ئیمکانیاتەی کە دێ دارایی بەبێ جێگری سەرۆکوەزیران لەو سنوورە هیچ سنتەک هیچ دینارێک سەرف نابیتن. دەستی ئەو نییە. نەخێر بەدەستی ئەو نییە، بەدەستی ئەمانە. ئەگەر ئامانجی ئەوان لێرە خزمەت گوزاریان نەکردیە ئەو ئیمکاناتی هەوە بۆ خەڵکیان سەرف نەکردیە کۆتایی بە خزمەت گوزاری سنوورەکانی تریش بینن ئەوە ڕوبڕووی ئەو شوێنە دەبن، ڕوبڕووی خەڵک دەبنەوە. ئێمە هیچ چێشەمان لەگەڵ ئەمە کۆتایی بە پارتی دەهێنین. ئەگەر مەبەستیان کۆتایی هێنان بە پارتی و بارزانی بی طبیعی ئێمە بە قۆناغ ڕۆیشتوین ئەو سیڕاع و ململانەی حرەکەی کوردی و بە تایبەتی بەرامبەر پارتی و بارزانی پێم وانی هەر ئەوان بوو بن بە تەنها دەستی دەوڵەتە هەرێمایەتەکانیشی تێدا بوو. ئەو سەردەم دەستی بەغدای تێدا بوو، دەستی ئێرانی تێدا بوو، دەستی شوێنی تریشی تێدا بوو. بەڵام کۆتاییەکەیدا نەیانتوانی هێزی پارتی قووەتی پارتی قووەتی بارزانی. من پێم وایە پارتی و بارزانی هێز و ئیرادەی خەڵکە، چکە سیر بگە ڕێبازی بارزانی یان بارزانی پێشی پارتیە، پێشی پارتی دیموکراتی کوردستان هەلە شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەدەوە بگرێت تا دەگاتە مەلا مستەفا 100 ساڵ زیاترە. باشە ئەمە هەلگری پەیامێکی نەتەوەیی و نیشتیمانیە. سیر بکە حزبەکانی تەمەن 70 ساڵ 80 ساڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەڵا لە زۆر دنیاش یان نەماون یان پێگەیان زۆر لاواز بوو. بەڵام ئێستاش پارتی ئەمە پرسیارە. پارتی و ڕێبازی بارزانی لە کوردستانی عێراق ئێستاش بەڵێ پێگەیەکی پێگەی یەکەمە لەسەر ئاستی عێراق کوردستان، هەتا
ئەو ڕێبازە کاریگەری لەسەر کورسیاوازە شوێنەکانی تریش ئەمە جیاوازە پارتی لە خۆی ترسێت پەیامەکان من بۆ ئەوان کە باب و باپیریان پێیان ناکرێت ئەویش ناتوانن بۆ کوڕەکانیشیان ناتوانن بۆیە ئەبێ بیر لە زمانی دیالۆگ بکرێتەوە نەک زمانی ڕوخاندن دەڕوخێن و لە ناو دەبین نەخێر ئێمەش ئامانجی ئێمە نیە کەس لە ناو ببین ئامانجی ئێمە نیە کەس بڕوخێنین ئامانجی ئێمە بابین بە دیالۆگ بە تێگەیشتن بە تەفاهم زمانی دیموکراسی و سەنجی حکومڕانی ملت بکەینە حەکەم سەرۆک مەسعود بارزانی لە 91ەوە لە کۆیە پەیامیدا کە ئەبێت هەڵبژاردن بکرێت لە کوردستان و ئەبێ سنتەری حکومڕانی ملت بی خەڵک بی بۆیە ئێمە پێمان وایە بەڵام دەڵێن ئێستا پارتی لە خۆی ترسێت پارتی ئەگەر دەڵێن ئەو کورسیانە ناگەر کورسیەکانی کەمەکات پێکاتەکان هی ئەوان بوو نەماوەن ئێستا پارتی وەکو باسم کردە دوای 78 ساڵ ئێستاش پارتی حزبی یەکەمە لە کوردستان جێگای متمانەی خەڵکە کۆمەڵە کۆکار هەیە کە پارتی بەو هێزە بۆ قوتە ماوەتەوە ئەوش متمانەی خەڵکە لەبەرەوەی قۆناغەکانی داهاتووی خەباتی نەتەوەی و نیشتیمانی پێمان وایە خەڵکی کوردستان نیشتیمان پەروەرانی کوردستان هێشتا پێویستیان بە پارتی دیموکراتی کوردستان و بەو سەرکردایەتیە حەکیمەی سەرۆکەکەن لە حکوومەت ئەگەر دوای هەڵبژار دەزانی ئێمە شکامیان دەڵێن پارتی حزبی یەکەم دەمێت بەڵام لەوانەیە ژمارە کورسەکانی ئێمە جارێ یەک ژمارەی کورسیەکانی حزبی سیاسی تحدیدی ژمارەی کورسی ناکە ملت تحدیدی خەڵک تحدیدی کورسیەکان دەکە و پێشم وایە خەباتی ئەو حزبە هەڵوێستەکانی ئەو حزبە خزمەتەکانی ئەو حزبە لە حکومڕانیدا ئەمانە تحدیدی کورسی دەکاتن و تحدیدی دەنجی خەڵک دەکاتن و پێمان وایە پارتی لەو ڕوەوە هەم لە ڕووی مێژووی هەم لە ڕووی هەڵوێست و هەمیش لە ڕووی حکومڕانیدا لە کابینە یەک لە دوای یەکان تا دەگاتە کابینەی کاک مەسرور پێم وایە کە تحدیدکردنی کورسی ڕەنگە ئاسان نەبیتن بەڕاستی کەم دەکەن و خۆی دەمێنێتەوە پێم وایە کەم ناکات چونکە ژمانەی کورسیەکان بۆ خۆی لە 111 بوو بە 100 کورسی 5 کورسی پێکاتەکانە 95 کورسی دەمێنی بۆیە پێم وایە بەڕای تۆ پارتی چەندی هێنێت پێم وایە پارتی لەو پێگەی کە هەیە بووە لە پێگەکەی نایەتە خوارێ پێم وایە بەسەر دەکەویتن پارتی بەسەر دەگەوی لەو پێگەی کە هەیە بەڵام تحدیدکردنی کورسی ڕەنگە ئاسان نەبی بەڕاستی سلێمانی لە سلێمانی من بۆ خۆم ینی ئەو فترەیە کە لێرەم دیراسەیەکی وردم کردووە لەسەر ئەو خانەوادەی کە هەم ڕێخستنەکانی پارتین هەم خانەوادەی شەهیدی پارتین هەم ئەوانەی پێشمەرگی شۆڕشی ئەیلول و گوڵانن زۆر بە وردی دیراسەمان کردووە ئەو دەنگەی کە پارتی پێشوو هینابووی لەو سنوورە دەنجی ڕاستەقینەی خەڵکی پارتی نییە بەڕاستی اینجا دەنجیان نەداوە نەخێر دەنجی ڕاستەقینەی خەڵکی پارتی جەماوەری پارتی زۆر لەوە زیاترە باشە زۆر چییە زۆر لەوە زیاترە اینجا زۆر هەڵەگرێ ئاەت سوونەت هەڵبژاردن دەنجداوە ئەمە یان بەڕاستی لێتان زویر بوونە کۆمەڵە کۆکار هەیە یەک لە هۆکارەکان حقت خەڵکەکە بەعام ئەسڵەن لەو سنوورە ڕێژەی بەشداری کەم بووە هەر بە گشتی ڕێژەی بەشداری و ئەمە یەکە لە هۆکارەکان هۆکاری دووەم ئەو سنوورە تەبعی شەڕی ناوە خۆی تێدا بووە بەتەکیید غیابی پارتی لە هەندێک شوێن بەتەکیید نیگەرانی لێ دەکەویتەوە لێرەوە لەوێ و بێجگەل لەوەش ستەمەکی زۆر لەسەر خەڵکی پارتی هەبووە تهدید هەبووە لەسەر خەڵکی پارتی ستەم هەبووە بێجگەلەوەی لە حکومڕانیدا لە حکوومەتی خۆجێی ئێمە بەشدار نەبووین ئێمە لەو سنوورە لەو دەڤەرە ئێمە نەدەسەڵاتی نەم ئۆپۆزیسیۆنین لەو بینەی پارتی نەدەسەڵاتە نە ئۆپۆزیسیۆن والله خۆشمان لەو بینەی بەڕاستی ئێمە خۆمان داکۆچیکەرین لە دەسەڵات لەبەرەوەی سەرۆکی حکوومەتی پارتیە بەڵام لێرە ئیدارەی مەحەلی ئەمنیەت ئیدارەی خۆجێیەتی ناتوانانی هیچ پرۆژەیەک هەتا ئەو شوێنانەی کە خەڵکی پارتی لەیە دەیەک سی ماڵی پارتی لەیە پرۆژەی خزمەت گوزاری بۆ ناچی کۆڵانێک لە ناو سلێمانی بزانن زۆرینەی پارتیە جادەکەی قێڕ ناکرێتن یعنی حتا لە خەدەماتی گشتی باوەڕ بکەن خەدەماتی گشتی ئێوە لە حکوومەتن سەرۆک وەزیران لە ئێوەیە بۆ جەخت لەسەر شتانە ناکەن ئەو بابەتانە دێتەوە ئەگەر ئەو ئیمکانیاتی تەرخانیش دەکرێتن اینجا ئەمانە بۆ خەڵکی خۆیان وەکو پێویستیان کردووە چۆن بۆ ئێمە دەکەن و بێجگە لەوەش حتا لە بڵێن سەڵاتتان لێرە نییە مەسەلە هەدە سەڵات نییە بەتەنها هەتا لە کردی تایبەت مەسەلەن بنمونە
ئەو کۆمپانیایانەی لێران ئەو کارگانەی لێرن ئەگە بزانن نێکێک پارتیە ئەندامی پارتیە کادری پارتیە بزانن دەری دەکەن یعنی گرفت بۆ کارگەکە دروست دەکەن باش ئەوان لە سنووری پارتی شوابێ والله من مەسئولی لقی دوو بوویمە 6 ساڵ مەسئولی لقی دەبوویمە 6 ساڵ و من بە بەڕاشکاوی دەڵێم بە هیچ شێوەیەک شتی وانە بووە بە هیچ شێوەیەک خەڵکێک لە کرێکاری بکات و بچ ڕێگری لێ بکەیت حتا حەماڵی یەکێک حەماڵبی لە پێنجێن لەسەر سنوور لە پێنجێن حەماڵ بیان کۆڵبەرێکی هەورامان بی بزانن پارتیە ئاسایش ڕێگای پێنا دەبێت کۆڵبەری بکە بێ حەماڵی بکە بە 10,000 تەبع لە گەڕەکەی سلێمانی لە گەڕەکەی سلێمانی یعنی ئەگەر یەکێک مشغلی مۆلی دەبیتن پارتی بیتن گرفتی بۆ دروست دەکەن مختارەکە لە ڕێگای ئاسایش گرفتی بۆ دروست دەکەن بەدایان نمونەوە باشە کاگالی ئیشی ئێوە چی لێرانە بۆ بەدەمیانەوە ناچێن ئێمە زۆر بەدەمیانەوە چوین زۆر بۆچی ڕێگری لە مشتانە زۆر هەوڵمانداوە بەڵام ئەمە واقعەکە بێ خەڵکی کوردستان بزانی هۆکارەکانی ئەمەیە گرفت دروست دەکەن ئەگەنا خەڵک جەماوەر خەڵکێت ڕێخستنی پارتیش نییە پارتی خۆش دەوێت ئەو ئێرها بە فکری لێرە کراوە ئەمە خەڵک نییە بە پێچەوانەوە ئەمە ئەحزابی سیاسی لە پشت بوون ئەمە بە بەرنامە بوو ئەگەرنا ئەو نزیکی 2 ساڵە من لەو سنوورە زۆربەی گەڕەکانی سلێمانی سەردانم کرد چوومە ناو دوکان ناو بازار ناو چایخانە بە پێچەوانەوە خەڵکەکە زۆر خەڵکەکی دڵسۆز نیشمان پەروەر خەڵک پارتی خۆش دەوێت ئەو خەڵکانی پارتیش نییە پارتیان خۆش دەوێت سەرۆک بارزانیان خۆش دەوێت بەڵام ئێرهابێکی فکری زۆر بە قووەت هەیە زۆر بەهێز هەیە و بە دیراسە لە مؤسساتی ئەمنیەوە بەڕێ بە تەکید ئێمە دەستەوەستان نەوەستاوین و کارمان لەسەر کردووە بە تەکیدیش بۆ حکوومەتی ئایندە ئەبێ کاری لەسەر بکەین ئەبێ ئەو ئێرهابە فکریە ئەو زەختەی لەسەر خەڵکی پارتی هەیە باوەڕ بکەن یعنی ئەگەر یەکێک کادرێکی ئێمە لە شوێنێک بڕوە کۆبنەوە بکرێتن کرێکارێک لە کارگەیەک بی دۆستی پارتی بی نایەوێ وێنەی دەربچی لە سوسیال میدیا دەڵی سبەی دەرم دەکەن بەو شێوەیە بەڕاستی خەڵکی ئەو سنوورە جێگای تەقدیرە جێگای ڕێزەکە دەنگ بە پارتی دەدا کە پارتیە چونکە بەڕاستی لە بەرژەوەندی دەدرێت لە مەسلحەی دەرێ ئەو خەڵکە دڵسۆزە مەبدەئیە بە بیر و باوەڕە تەسلیمی ئەو واقعە بوونە نەخێر ئێمە تەسلیم دەبین بەڵام ئەمە باسی هۆکارەکان دەکەی جەنابەت دەڵێ هۆکارەکان چین باشە هۆکار بوون بەڵام ئێوە تەسلیم ئەم واقعە دەبن ئێمە لەگەڵ ئەوەین کە هەوڵ بدەین لە حکوومەتی ئایندە حکوومەتی خۆجێتی ئێمە شەریک بین بە حزبەکانی تریش نەخێر نەقای مقامێکی ئێمەیە نە مدیر نەحیەکی ئێمە نە مدیری دائیرەیەک هیچی ئێمە نییە هەتا مدیری مەدرسەیەک پارتی نییە ئەگەر ئێمە شەریک بین لە سلێمانی لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە گەرمیان لەو شوێنانە شەریک بین بە تەکید ئەو کاریگەریمان دەبیتن بە تەکید دەتوانین داکۆچی لە هەموو خەڵک بکەین نەکەر خەڵکی پارتی چونکە یعنی حکومڕانی بۆ ئەوە نیە تو تەنها داکۆچی لە ڕێخستنەکانی خۆت بکەی حکومڕانی بۆ ئەوێ تو داکۆچی لە مافی هاوڵاتی بکەی و ئەو داکۆچی کردنە ڕنگدانەوەی بداتەوە بۆ هەڵبژاردنەکانی داهات و بزانن کە ئەو حزبە ئەو لایەنە شایەنی ئەوەیە کە خەڵک متمانەی پێ بکەش. سەرۆکێتی نیشتمانی کوردستان ئەمە یەک دوو جارە تاکید ئەکاتەوە ئەڵێ ئەوان خاکفرۆشن پارتی خاکفرۆشە سبێنە هەڵدەستین درۆنی 50 وڵات بەسەرێمەوەیە مەبەستی لە شاری سلێمانیە بەڕاستیەوە خاکفرۆشن واللهی مێژووی خاکفرۆشی لە کوردستان دیارە و مێژووی خەباتی گەلی کوردستانیش ئەوانەی ڕێبەرایەتی دۆزی ڕەوای کوردیان کردێت دیارە قسەیەکی ئیمامی عەلی هەیە ڕزای خوای لەسەر بێت دەڵێت ئەگەر ڕۆژێک ڕاستی بزر بوو هەر کەسێک گوتی ڕاستیکە لای منە و تو نازانە ڕاستیەکە لای چییە سەیری تیرەکانی دوژمنکە تیرەکانی دوژمن ئاراستەی چێ بوون ڕاستیەکە لەوێ من لە کاک بافل و لایەنەکانی ترش دەپرسم تیرەکانی دوژمنی نەتەوە و نیشتیمان بۆ کورد و بۆ کوردستان ئاراستەی چێە خۆوازەها لە مناڵێک بپرسە ئەوڕۆ تیرەکانی دوژمنی کوردستان و تیرەکانی دوژمنی پێشوەچوونی کوردستان ئاراستەی پارتی و سەرۆک مەسعود بارزانیە بۆیە ئەگەر پارتی و بارزانی بەیانەڵێ با بە زۆر بە سادەی بڵێم بەوانەڵی درۆەکەن ئەو مەبەستەکەتە تۆ ئەڵێ تیری دوژمن بۆ چێ بێت ڕاستیەکە لای ئەوە کەواتە دەبێت درۆ لای ئەوەی تر بێت ئەمە بۆ خۆی وەڵامە بۆ خۆی وەڵامە ئێمە بەڕاستی زمانی ئێمە زمانی گفتوگۆیەکی مەدەنی و
گفتوگۆیەکی بە تەقدیرە نامانەوێت زمانی تەشیر بۆ هەر کەسێک بەکاربیین بەڵام ئەمە واقعە ئەمە ئەو قسانە دەکاتن جارێ پارتی مێژووی پارتی دیارە پارتی تەسلیم نەبووە پارتی لە 66 هەتا هەفتا تەسلیمی ڕژێمی بەعس نەبووە پارتی تەسلیمی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق نەبووە لەوانەوەی شوابلێنی تیش لەوانی وازەحە ئەوان لە ساڵی 66 بە پێش لەشکری بەعس کەوتبوون بۆ 4 ساڵ ئەو شاخانەی سلێمانی ئەو سنوورە نەما پێشمەرگەتی دەشەهید نەکەن هیچ شێوێک پارتی ڕۆژێک لە ڕۆژان نەکەتیتە ژێر کاریگەری دەوڵەتەکی ئیقلیمی بە پێشی کەوتی بێکوب ملەتی خۆی بکوژیتەوە بابەتی تورکیا پەیوەندی بە ئێمەوە نییە بابەتی تورکیا هەر سەرۆک مەسعود بارزانی بوو لە ساڵی 2009 تیممە دێمە سەر حدود بە تەنهاش ئەگەر خەڵکی کوردستانش دەگەر نەبی بە شەڕی سوپای تورکیا دەکەم کە داخلی کوردستان ببیتن بابەتی سوپای تورکیا بابەتەکە پەیوەستە بە عێراق نەک ئێستا پەیوەستە بە پێش ڕاپەڕیش ئیتفاقێکی ئەمنی لە بینی دوو دەوڵەت هەیە بابەتی سیادەی وەتەنی نیشتیمانی ڕەبط نییە بە پەیوەست نییە بە هەرێم پەیوەستە بە بەغدا و پەیوەستە بە دەوڵەتەکانی ئیقلیمی ڕێککەوتنێکی ئەمنی ئێران و بەغدا هەیە ڕێککەوتنێکی ئەمنی تورکیا و بەغدا هەیە ئەو درۆنانە دێنە ئێرە بابەتی درۆن باسم کرد پەکەکە حزبێکی کوردی تورکیایە ئەحداسیاتیان پێبینی یەک سیارە بردومانە شاخەکانی کوردستانی باکوور دەیان زار بەقەدەر شاخەکانی ئێران هەموو شوێنەکانیان جێهێشتووە لە هەندێک ناوچە لە دهۆک لە هەولێر لەو شوێنانە حکوومەتی هەرێم کە پارتی ئیدارەی خۆجەیەتی لە دەست پارتی دیموکراتی کوردستانە ئەو دەرفەتەی پێ نەداون کە بینە ناو شار و شارۆچکەکان و بە داخلی عمقی قۆڵایی ئەو شوێنانە ببن لە شوێنە شاخاویەکانن لێدانی درۆن و سارۆخ ئەوەندە پێوە دیار نییە و خۆشیان دەپارێزن لێرە لە سنووری سلێمانی دەرفەتیان پێداون هاتوونە قوڵایی گەرمیان هاتوونە قوڵایی سلێمانی هاتوونە قوڵایی ئەو شوێنانە بە تاکید دەستیشانکردنیشیان بۆ درۆن دەستگا ئەمنیەکانی ئەو سنوورە لێ بەرپرسن چونکە بە تاکید ئەگەر هاوکاری لەو سنوورە نەبیت چۆن درۆنی تورکیا لە ئاسمانەوە دەزانی ئەو سارەیە ئیپەکەکەیە خۆ کەسی دیکە لێرە کەس تێرە باڵادەست نییە ئەوەی باڵادەستە ئیدارە و ئەمنیەتی ئێرەیە ئەو بەرپرسەتوانانی ئەو پرسیارە لاوان بکەین زۆر باشە کەواتە چێ خاوەنی مێژووی خاکفرۆشیە لە هەرێمی کوردستان مێژووی خاکفرۆشی بەڕاستی نابی مزایدە لەسەر پارتی بکەن چونکە لە ساڵی 66 هەتاکو ساڵی هەفتا ئەمانە جاش بوون بە پێش دژمنکەوتن و دوایش تەسلیمی بارزانی بوون و خۆشیان دانیان بەوە ناکە هەڵەی گەورەی مێژوویان کردووە و لە فرۆشتنی خاچی کەرکووک و دەوروبەریشی ئەمە قسەی من نییە ئەمە قسەی بەڕێز بافل جەلال تاڵابانیە ئەو نامەی بەرز کردەوە گوتی ئەمە بە ئیمزای 38 کەسی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بە ڕێککەوتنمان کردووە لەگەڵ ئەوانەی کە هاتن هێرشیان کردە سەر کەرکووک و لە 16 ئۆکتۆبەر ئەو شوێنیان تەسلیم ئەمە قسەی من نییە نەخێ ئەمە قسەی خۆیان بە زمانی خۆی کاک بافل دەرێ من بەتەنها نەبووم 38 کەسی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ من بوون لەو پیلانەی کە لەو پیلانجێڕێی کە دانرا بە تاکید دەمە چ ناوی لێ دەنێن خاکفرۆشی ئێمە فرۆشتمان یان ئەوەی کە بە زمانی خۆی بە زمانی ئینگلیزیش بۆی نەکرد کورد و عەرەب و فارس و تورک تێبگەن کۆمەلگای نێو دەوڵەتیش تێبگە بە کۆمەلگای نێو دەوڵەتیش بکاکە من بوو و هەواڵەکانم بووم ئەمەمان کرد مزایدەی چ دەکە مزایدەی چ تابعاان بە تاکید خۆ زۆر وازەحە مزایدەیە لەسەر پارتی مزایدە لەسەر کورد خۆ خەڵک بەری ڕۆژ بە بێژینگ ناگیرێ خەڵک ئەو سەردەمی سیەکان و چلەکانی خەڵک ڕادیۆی نەبی تەلەڤیزیۆنی نەبی دنیای سلێمانی گیرا بێت وڵە جاگەر لای ئەو جیرابی بەری ڕۆژ بە بێژینگ ناگیرێ بەڕاستی ئەمە واقعە ئەمە حقیقەتەکە بەڵام دەڵێن هەندێک کادری پارتیشەیە لە سنووری پارێزگای سلێمانی زویرن بە تاکید وەکو باسم کرد پارتی حزبێکی مێژوویە هەرواز و نوشیوی بینیوە کۆنفرانسات بووە ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین هەندێک برادر ڕەنگە ئیسیعابی دەرنەچوون نەکە لە کۆنفرانس هەندێکی شعور بکاتن کە غەدری لێکراوە بەڵام کادری پارتی تاکو ئێستا من ئەو فترەی دوای کۆنفرانساتیش زۆربەی هەرە زۆری کارجێڕی لقا مەسئولی ناوچەیە کارجێڕی ناوچەیە باوەڕ بکەن لە کادرەکانی تر زیاتر هاتینەوە مەیدان بەڵام لێرە و لەوێ زوێربوونەچیش هەیە زوێربوون لە ئەشخاص هەیە لە کەسەکانی ناو تەنزیم هەیە بەڵام زوێربوون لە ڕێبازی بارزانی و لە پارتی دیموکراتی کوردستان نییە
باش دۆخی ئەمنی سلێمانی بۆ وایە ئێستا دەڵێن باش نییە. ئەمنیەت خۆ دیارە ئەمنیەتی ئەو سنوورە لە دەست پێچێتی نیشتیمانیە. ڕاستە حکوومەتی هەرێمە مؤسساتی حکوومەتی هەرێمە بەڵام ئەوان لێ بەرپرسن چونکە کەوادری مؤسساتی ئەمنی هەموو کەوادری ئەوانن یان بە بڕیاری ئەوان دانراون. اینجا لێرە و لەوێ کە گرفتەکەی ئەوان لێ بەرپرسن و ئەوان ئەبێ وەڵام بدەنەوە. کەواتە باش نییە لە ئاستی پێویستی ئاسایش پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی نییە نەخێر. باش ئێوەی پارتیەتوان بە ئازادی بسوڕێنەوە لە نێو سلێمانیە؟ بڵێن بە ئازادی ناسوڕێنەوە بە حقیقات دەسوڕێن بە ئازادیش دەسوڕێنەوە خەڵکیش ڕێزمان دەگری بەڵام بە تەکید ئینسان کە پێکەوە کار بکە ئەگەر متمانە نەبیتن لە کارکردندا ئەو لایەنەی کە ئەمنیەتی بەدەستە تۆ متمانەت نەبیتن گرفت هەبیتن بە تەکید بەردەوام گومان دەکەی کە پلانجێڕیت بەرامبەر هەبیتن کە گرفتت بۆ دروست بکە مەرج نییە بۆ کەسە دیارەکان بەڵام بۆ خەڵکی تری لە ئاستی جیاجیا بەتەکید لەوانەیە لە پۆلیس کێشەیەکی هەبیتن کێشەکەی ئەوەندە گەورەی بەستە بەرەوەی پارتی کێشەی بۆ دروست دەکەی لە ئاساییشە لەوانەیە گرفتەکەی زۆر بە ئاسان هەلە ڕووی یاساییشەوە دەرفەت هەبیتن کە گرفتەکەی ئەوەندە گەورەی بەس لە بەرەوەی پارتی گرفتی بۆ دروستی باوەڕ بکەن لە شتی زۆر بچووک لە دەرهینانی ئیجازەیەکی تەندروستی لە دەرهێنانی ئیجازەیەکی سایقی لە دەرهێنانی ینی ئەمانە بەبزان بە بەڵگە هەیە و چەند جارش پێمان گوتون کاکە خەڵک دوکان لە سیتەک هەبووە دوکان یەکێک ماسی دەفرۆشیتن شاگرد دەچی تەمەەن 13 ساڵ لە لای بووە بە 10,000 12,000 شاگردەکە لە بەرەوەی خانەوادەی پارتی بۆ پێیان گوتی ئەوە لە لای خۆت نەبیتن لەوێ ببینی کوڕی فلان ئایلەی پارتیە ئەجینە بە سەحەت دوکانەکەت بێت داخی بەڵگە هەیە زۆر باش بەڵگە هەیە خەڵک هەیە لە فلان چێشتخانەیەکی ناسرا و ئیشی کردی لەسەر فڕنی بە خاوەنەکەیان گوتیان ئەمە پارتی ئەبێ لەوێ نەبی لەوێبی شێشتخانەکەت ڕوبەڕووی بابەتی تەندروستی دەبیتەوە بە شێوەیەک مامەلایان کردەوە بەڕاستی ینی شێوەیەک دوور لە شارستانیە دوور لە هەتەم بابەتی مرۆڤایەتی بەو شێوە مامەلایان کرد گۆڕنەوە ئێمە داوا دەکەین ملت بگۆڕی ئەوە دەڵێن کۆتایی پێدەێنین ئێمە باشی زۆر معاناتتان کرد ئێمە داوا دەکەین ئەو ڕۆژەش من گوتم باسییان کرد گوتیان ئێمە لە هەولێر دەگۆڕین یان ئێمە بڵین وڵە سلێمانی دەگۆڕین نەخیر ئێمە دەڵێن چه لە هەولێر ئەگەر هەولێر خزمەت نەکرابێتن ئەبێ خەڵکی هەولێر ئەو دەسەڵاتە بگۆڕی کە خزمەتی نەکردووە لە دهۆک ئەگەر خزمەتی خەڵکی دهۆک نەکرابی ئەبێ خەڵکی دهۆک هەوڵ بدە ئەو دەسەڵاتە بگۆڕی کە خزمەتی نەکردووە بەڵام لە سلێمانی لە سلێمانی خەڵکی سلێمانی خزمەت نەکراوە خەڵکی سلێمانی خەڵکی دەوروبەری خەڵکی گەرمیان خەڵکی هەڵەبجە و دەوروبەری هەورەمان خەڵکی ڕاپەڕین ئەو شوێنانە ئیمکانیاتی کە لە بەغدا هاتووە ئیمکانیاتی نەوتی کە بە گوێرەی ژمارەی دانیشتوان تەسلیم بەو ئیدارەیە کراوە بۆ خزمەتی خەڵکەکە سەرف نەکراوە خەڵکەکە ئەبێ بیگۆڕی خەڵکەکە نەک ئێمە دەی خەڵکەکە ئەبێ بیگۆڕی بداتە دەستێکی ئەمین اینجا ئەو خەڵکە دەزانی چ دەستێک ئەمینە چ دەستێک ئەمینە بۆ ئەوەی ئەو دەستە خزمەتی ئەوان بکە ئەو دەستە ئێستا ئەمین نییە ئەو دەستەی نەخیر ئەگەر ئەمین باە ئەو ساڵانەی ڕابردوو سەیری جادەکانیان کە سەیری پرۆژە خزمەت گوزارێت جیاجیەکانیان شمیتریان نییە کۆتای پێدەهێنن بەکار پێم وایە لێرە تەبیعی سەیری بەرنامەکانی ڕۆژانە پرۆژەکانی حکوومەتی هەرێم ڕۆژانە جەنابی کاک مەسرور بارزانانی دەردەچیت لە شوێنەکان جادەکان پیشان دەدرێ پرۆژەی ئاو پیشان دەدرێ مەدرە قوتابخانە پیشان دەدرێ ئەمانە پیشان دەدرێ ئەو هیچی نییە پیشان بدە لێرە لەبەر هیچی نەکردیە کە هیچی نییە دەڵێ دەی ڕوخینم دەڕوخینی یعنی مەبەستی ڕوخاندنی ئەو خزمەت گوزاریە ئەوەی کە دەکەت ئەبی چیبی مەبەستی چیبی زۆر باش ئێرە دەڵێن سلێمانی شاری هەڵمەت با بڵێن شاری ڕۆشنبیریە باشە شارێک پایتەختی ڕۆشنبیریە هەز دەکەن ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە لێرەن دەنجی ئازادی کپ کرابێ ئێمە بۆ منە بینیمانەوەی دەستگای چاودێر و ئەمانە داخران ئێمە پێمان وایە شاری سلێمانی شارێکی زیندوی کوردایەتیە و شاری ئەدەب و ڕۆشنبیریە وەکو خەڵک بەڵام پێمان وایە وەکو دەسەڵات نەگرفتە یعنی بینیتان لەسەر ئەوەی کە لەسەر زۆربەی زۆری ڕۆژنامە نووسەکانی ئێرە باوەڕ بکەن بەشێکی من عیلاقام پەیوەندیم لە گەلیانەیە دایان بینم لێیان دەترسێن ڕۆژانە لە سەرجادێ بە ناوی مامۆستایان خەڵکیان هاندەدا بە ناوی مامۆستای ناڕازی یەک ڕۆژ بەرەو دە باشان چوون
بینیتان چ تەردیان بە مامۆستا و بۆ خەڵکە کرد هەموو جلوبەرجان هەمویان دەموچاویان لێ بریندار کردوون لێیاندان بۆی جارەچکە جورئەت نەکەن ڕوو لە پێشبارەکەەکانی ئەوان بکەن بەڵام لێرەوە قسە بە حکوومەتتی هەرێم برێن بچن مەقڕاتی پارتی بسووتینن بەردباران بکەن ئەمە دیموکراتیەتە و ئەمە بابەتەکی یاسایی درستە بەڵام ڕوو لە یەک ڕۆژ ڕوو لەوان بکەن بینیتان چیان بەسەرهینە. سپاس بۆ بەڕێز علی حوسێن بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین. سپاس بۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.